بەڵێ لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کۆرزان باز لە ئەتەکێتی تاک دەکەین لە نێو شوێنە گشتەکاندا چۆن بتوانێت ڕەچاوی بارودۆخ ژینگە خەڵک هەروەها دەوروبەری بکات. ئەمە بۆ گفتوگۆی زیاتر و وردەکاری ئەم بابەتە بە میوانداری خات و کوردە باپیر توێژەری کۆمەڵایەتی کە بەشەیەکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. سڵاو لێبێ خات و کوردە و بەیانیت باش. سپاس بۆی لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵماندا بەشداری. ئەمێت لە سەرەتادا ئەو پرسیارە بکەم چۆن ئەتەکێتی تاک لە شوێنە گشتیەکان ڕەچاوی هەم ژینگە هەم سروشت و بارودۆخ بکات. سڵاو بەیانیتان باش، بەیانی ئێوە، بەیانی بینەران و بیسەرانی بەڕێز باش. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگە، تەوەرێکی گرنگ و پێویست و پەیوەست بە ژیانی هەر تاکێکمانەوە. سەرەتا من حەزەکەم لە بە کورتی باسی ئەتەکێت بکەم و گرنگی ئەتەکێت بۆ ژیانی ڕۆژانەی هەر یەکێکمان. طبعاً ئەتەکێت خۆی بە شێوەیەکی گشتی هەڵس و کەوتێکە یا مامەڵەکردنێکی جوانە و ڕێزگرتنێکە لە خودی خۆم زائیدەن ڕێزگرتن لە بەرامبەر ئەم ڕێزگرتنە جوانە، ئەم هەڵس و کەوتە گونجاوە، ئەم مامەڵەکردنە گونجاوە واکە کە پەیوەندی نێوان من و تۆ، نێوان من و کۆمەلگا بە شێوەیەکی دروست ڕێک بێ و پەیوەندیەکان باش بێت و لە ئاستێکی تەندروستا بن. طبعاً ئێمە بۆ خۆمان هەر یەکێکمان تاک بە تاکمان لەبەرەوەی لە ژیانی کۆمەڵایەتی ناو ناتوانین دابوو بڕین لە کۆمەلگا، گرنگە جۆرێک لە گونجان، جۆرێک لە مامەڵەکردنی دروست لە نێوان تاکەکاندا هەبێ بۆ ئەوەی بتوانن پەیوەندیەکی گونجاو، ڕێزگرتنێکی گونجاو، خۆشویستنێکی هەبێت لە نێوان تاکەکانە. بۆ ئەمەش پێویستمان بە مامەڵەیەکی دروست و پێویستمان بە ئەتەکێت هەیە لە شوێنە گشتەکان یاخۆد ئەتەکێت لە زۆر بواری ژیانە ئێمە پێویستمان بە ئەتەکێت هەیە. ئەمە ئەتەکێتی میوانداریمان هەیە، ئەتەکێتی سڵاوکردنمان هەیە، ئەتەکێتی وەڵامدانەوەی پەیوەندیمان هەیە. زۆر لە هەموو بوارەکانی ژیانە ئێمە گرنگە و پێویستە گرنگی بە ئەتەکێت بدەین. یەکێک لەوانە ئەتەکێتە لە شوێنە گشتیەکانە وەکو ئەوەی بەڕێستان ئاماژەتان پێەیە، گرنگە بزانین ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو چواردەورەیە ئەکەین، گرنگە بزانین لەوەی کە ئەو شوێنە گشتیە بەستەنیا منی لێنیم یا بەستەنیا تۆی لێ نییە یا بەستەنیا کەسێکی تری لێ نییە، بەڵکو کۆمەڵێک کەسانی زۆری لێ پێویستە چۆن حەز ناکەم سنووری من ببەزێنرێت، واش پێویستە حەز بکەم کە سنووری تۆ ئەو ئەویتر نەبەزێنرێت و مامەڵەیەکی دروست لەگەڵ یەکترا بکەین. بەڵێ خات و کوردە لە قسەکانتە ئەمەشت بە مامەڵەی دروستی نێوان تاکەکان کرد. ئەمە بزانم چۆن ئەو مامەڵەیە لە نێوان تاکەکاندا دروست بکرێت، لە هەمان کاتدا چۆن پێیان بگەندرێت کەمە مامەڵەیەکی دروستە یاخودنا بەپێی ئەوەی کە بێ ڕەچاوی شوێنە گشتیەکانیش بکەواتە بەپێی بارودۆخەکە و سروشتەکەش. بەڵێ طبعاً خۆی ئەگەر بتەوێت ئەتەکێت لە گرنگی ئەتەکێت تێبگەی لەوە یعنی بەدڵنیایی من پێتەڵێم ئەتەکێت و مامەڵە دروستەکە دەبێتە هۆی گۆڕانکاریەکی ڕیشەیی لە پەیوەندیەکانە لە نێوان کەسەکانە. باشە من دەچمە شوێنێکی گشتیەوە لەوەی کە پێویستەکە یعنی چۆن سڵاو بکەم، باشە پێویستەکە چۆن مامەڵە لەگەڵ ئەوی ترا بکەم، ئەچمە دائیرەیەکەوە یعنی پێویست ناکەوا بزانم ئەم دائیرەیە بەز منی تایە، پێویست ناکەوا بزانم بەز من پێویستم بەکارە و بەز من ئیشم هەیە. باشە ژینگەیەکی تایبەت بەخۆی هەیە ئەم شوێنە گشتیە، ئەم دائیرەیە، ئەم کافەیە، ئەم مۆڵە، پێویست ناکە سەرەتا لە هەمووی گرنگتر ئەوەیە کە نابێ بە دەنگی بەرز ببێتە هۆی بێزارکردنی کەسانی تر، نابێت سەرەگرتن یەکێکی ترە لەو ئەتەکێتانە، لەو مامەڵە جوانانە کە پێویستە لە شوێنە گشتێکانە مامەڵ بڵێن ڕەچاو بکرێت. سەرەگرتن بەوەی کە من مافی هەم تۆ ناخۆم، هەم مافی خۆم ناخۆم، هەم ئەتەکێتێکی جوانە و فێری ئارامگری و فێری ئەوەم دەکات. و لە کافەیەکا دانیشم هیچ پێویست ناکات بە دەنگی بەرز قسە بکەم، لە کافەیەکا دانیشم لەوانەیە یا شوێنێکی گشتی بێ پێویست نەکات لەو شوێنەیە جگەرە بکێشرێ من هەر بەلامەوە گرنگ نەبێت و حساب بۆ چواردە و حساب بۆ کەسانی تر نەکەم، دەست بکەم بۆ نمونە لەوانەیە لەو شوێنەیە جگەرە کێشان قەدەغە بێ، ینی تۆ بچی عکسی ئەو شتانە بکەیت کە کۆمەلگا پێی قوبوڵ نییە، کە ئەوەی پێ نییە ینی بەجددی کۆمەڵە شتە
شتانێکن یاخود کاتێک کەسێک کارێکت پێیەکە یا کارێکت بۆ ئەنجامەیە ینی ئێمە لە شەرقی ئەوسەتا بە شێوەیەکی گشتی لە قەیرانی ئەوەیە ینی مامەڵەکردنی جوان وشەی جوان لەوەی بۆ نمونە زۆر کەم تەرخەمین لە دەربڕینی وشەی بە یارمەتیت کەم تەرخەمین لە دەربڕینی وشەی سوپاسەکەم کەم تەرخەمین لە دەربڕینی وشەی زەحمەت نەبێ کە ئەمانە هەمووی کۆمەڵێک یاسان یا کۆمەڵێک هونەری مامەڵەکردنن کە پێویستە ئێمە هەر یەکەمان بیزانین کاتێک کە لە شوێنێکە کارێکت بۆ ئەنجامە درێ ینی پێویستەکە تۆ سەرەتا بڵێ بێ زەحمەت ئەتوانی ئەوەم بۆ بکەی یا دواتر دوای ئەنجامدانی کارەکە گرنگە کە من سوپاسێکی ئەوە بکەم پێزانینێک دەربڕم بۆ ئەو کارێکە تۆ بۆت کردوم. یاخود بڵێن جوان مامەڵەکردن هەر پەیوەز نییە بە منەوە کە کارێکم هەیە لە شوێنێکدا بەڵکو جوان مامەڵەکردن پەیوەندیدارە بە من و بە ئەوی تریشەوە واتە هەردوو لە تەواوکەری یەکترن هەردوو لە ئەگەر جوان مامەڵە لەگەڵ یەکتردا بکەن ئەوە پەیوەندی نێوان تاکەکان زۆر تون و تۆڵە بێت زۆر جوانە بێت زۆر گونجاو ئەبێ و لە ئاستێکی بەرزا بێ وە خۆشەویستی وە ڕێزگرتن لە ناو خەڵکە بڵاو بێتەوە کە بەداخەوە ئەتەکێت لە هەندێک لە شوێنەکان یاخود لە بەشێکی زۆری کۆمەڵگەی کوردیا من ئەتوانم بڵێم کە بە شتێکی زیادە یان ناپێویست لێ ئەڕوانن بەڵام بە دڵنیایی بەڵێ بە شتێکی زیادەیە ناپێویست لێ ئەڕوانن کە ئەمە بەڵێ خات و کووردا باسی لە سەرەگرتن کردنش ئەمە زیاتر باسی لێ بکەین و قسەی لەسەر بکەین بۆ زیاتر تاکەکان خۆشیار بن لەو بارەوە زۆرێک لە سەرەگرتن هەیە لە شوێنە گشتیەکاندا دەیبینن کاڵەتیان بە دوایەک داوەستاون بەڵام لە بەشێکیاندا پێشێلکردنی ماف هەیە لە نێوان یەکتردا دەکرێت چۆن ئەو هۆشیارە لە هزری تاکدا هەبێت تەنها تەوەرێک یاخود بەرنمەیەک بەسە یاخود تەنها لە میدیایەکە بەساکە ئەو هۆشیارە بڵاو بکاتەوە یان دەکرێت لە شوێنە گشتیەکاندا ڕێنمایی هەڵبواسرێت بوترێ مافی دوای خۆت یاخود پێش خۆت پێشێلمەکە ئەمە چۆن بەربڵاو بکرێت لە نێوان تاکەکان طبعا دەستە خۆش بێ یەک خاڵی زۆر گرنگ هەیە لێرەیە من پێم وتی لەو مەجالانەیە لە مەجای ئەتەکێت لە شوێنە گشتیەکانە ئێمە توانم بڵێم کە کەمتەر خەمین لەو ڕۆوە وە گرنگە یعنی هەر یەکێک لە ئێمە من تۆ هەر کەسێک لە ناو خۆمانەوە لە پەروەردەی منداڵەکانمانەوە لە سەرەتاییەوە فێری کۆمەڵێک ئەتەکێت فێری کۆمەڵێک هونەری مامەڵەکردن بکرێن کە گرنگە لە ژیانی ڕۆژانەیە بۆ دواتر یعنی بەجددی پێت بڵێم کە ئێمە گرنگە یعنی ئێستا خەریکە وای لێ جۆرێک لەوەی مناڵەکانیشمان ئەو تەحملەیان نامێنێ مناڵەکانیشمان بە شێوازێکن کە ئەو هونەرە ئەو ئەتەکێتە ئەو بابەتە گرنگی جوان مامەڵەکردنە فەرامۆش دەکرێت فەرامۆشەکرێ بۆیە گرنگە ئێمە هەر یەکە لە ئاستی خۆمانەوە لە پەروەردەوە لە میدیاوە لە مامەڵەکردنی من و تۆ ئەوەوە هەر یەکە بۆ خۆمان مامەڵی جوان بێت دڵنیام لەوەی کە کەسانی تریش چاوی لێ ئەەکەن و گرنگە هەر یەکەمان بۆ خۆمان لە ڕۆی تیڤەوە لە ڕۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێگەی ڤیددیۆەوە کە ئەمە کورتە ڤیددیۆ ئەمانە دەتوانرێت کاریگەری لەسەر تاک دروست بکە کار لەسەر ڕەفتار و هەڵسوکەوتی بکە بەرەو گۆڕانێکی باش یاخود بەرەو خراپتر ئێمە توانین لە ڕێگەی کورتە ڤیددیۆەوە کار لەسەر ڕەفتاری تاک بکەین بۆ ئەوەی بە عقارێکی باشتر بەرەو باشتر بچێت لەوەی کە بزانێت لە شوێنێکە کە پێویستی بەسەرەگرتن هەبێت سەرەی ئەوی تر نەخوات یاخود ئەگەر کەسێک بەتەمەن بێت یعنی هەر جوانە تا ڕادێک تۆزێک ئەوەمانتیا هەیە لە هەندێک لە شوێنەکانە لەوەی کە کەسانێک سەیرەکەی بەتەمەنن یا خاوەن پێداویستی تایبەتن لە جیاواز لەوەی من کە کەسێکی ساغم و توانای جستەی و توانای ئەوەم هەیە زیاتر سرە بگرم یعنی ئەمە شتێکی جوانە ئەگەر یارمەتی کەسەکانی دەواوە بدەم یارمەتی کەسانێک بدەم کە پێویستیان بە هاوکاریە بیان خەمە پێش خۆم ئەمە بەڵام شتێکی تەواو ناشرین و نەگونجاو و قبول نەکراوە لەوەی کە کەسەکان نۆرە بڕی بکەن لەوەی کە کەسەکانی تر کە توانای وەستانیان هەیە وا پێویستەکات تۆ لە شوێنەکەیە سرە بگری بەڵام ئەو یەتە پێشەوە یا خۆی پیاکە هەم مافی من پێشێلەکە هەم مافی ئەوانی تریش پێشێلەکە احتیمال لە جۆرێک لە نائارامی دەرونی بۆ من دروست ببێت لەویایە لەوانەیە من قسە نەکەم
و بە جۆرێک بەڵام بەڕوخسارمەوە دیارە بەڵام کاریگەری هەیە لەسەر مامەڵەکردنم لەگەڵ ئەوانی تر لەگەڵ ئەو کەسەی کە کارەکەم بۆ ئەنجامەدا چونکە لە شوێنێکی تر من مافەکەم خوراوە یا هەر شتێکی جوانە لەوەی کە لە شوێنە گشتەکاندا ڕێنمایی تایبەت یا لە ڕێگەی وێنەوە بێ یا لە ڕێگەی چەند وشەیەکەوە بێت لەوەی کە بڵین کە باسی سەرەگرتنە یعنی بە شێوازێکی جوان بە شێوازێکی ئوسوڵی جوان هەر یەکە لەسەری خۆیان بوەستێ ئەو کاتە پێم وابێ فەوزا و پاڵپاڵێن و ئەوە دروست نابێت و هەر یەکەش بۆ خۆی کارەکانی خۆی بەڕێک و پێکی و لە کاتی خۆیان ڕای ئەکا و بارگرانیش دروست ناکەی بۆ ئەو شوێنەی کە ئیشەکەت لێ هەیە. بەڵێ گەر ئەو پرسیارەی من وەکو پەردەیەک دابنێم لە دوو دیودا گەر دیوێک کاتێک کەسێک قساکە باز لە ڕازگۆی خۆی دەکا ئەڵێ من قسەکانم ڕازگۆی و سەریحم یاخود پەردەکەی تر دیوی پەردەکەی ئەو پەردەیەدا باز لەوە دەکا کە ئەو کەسە لە کاتی قسەکردنە خۆی پێڕازگۆی بەڵام لە ئەتەکێت و شێوازەکەیدا شێوازەکەی نابەجەیە یاخود لە قسەکردنەکەیدا ناشنێکی پێوە دیار ئەمە چۆن لێک دەدرێتەوە یاخود ئەو قسێش لاانەیە زۆرێک لە بەشێک لە هاوڵاتیاندا باو بێت ئەڵێ من ڕەچاوی خەڵک ناکەم یاخود ڕەچاوی دەوروبەر و بارودۆخ ناکەم من بۆ خۆم ئەژیم ژیانێکە هاتووم چۆن ئەمەوێت با بەو شێوەیە بڕوات ئەی ئەمانە تۆ سەرنج و تێبینیت چێ لەسەری بەڵێ طبعاً یەکێکی تر لە ئەتەکێتەکان یا تەوەرێکی تر ئەوەیە کە جوان مامەڵەکردن یا ئەتەکێتی قسەکردنە ئەتەکێتی گفتوگۆکردنە ئەتەکێتی دەستپێکردنی قسەیە کە ئەمە بێگومان کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە کۆمەڵێک هونەری دەربڕینی هەیە لەوەی کە من ئەمەوێ لەگەڵ کەسێکە چۆن دەست بکەم بە گفتوگۆکردن چۆن قسە بکەم یعنی چەندێک من مافی قسەکردنم هەیە ئەوەنەش مافی بەرامبەر هەیە کە لەوەی کە قسە بکە یعنی سەرەتا بە شێوازێکی جوان من سڵاو لەو کەسە ئەەکەم و دواتر بە شێوازێکی جوان باسی ئەگەر بمەوێ لەگەڵ کەسێکە باسی بابەتێک بکەم گفتوگۆ دەبارەی بابەتێک بکەم خۆی وا جوانە یعنی ئەتەکێتی گفتوگۆ وایە کە یەکسەر دانە بەزمە باسی بابەتەکە یەکسەر دانە بەزمە جارێ ئەوە خۆی هەر غەڵەتە لەوەی کە یەکسەر تۆ باسی بابەتەکە بکەیت و ڕاستەوخۆ بەبێ هیچ پێشەکێکی سادە و ساکار چ بگات بەوەی چ ناشرینیەکە لەوەی جارێ من باسی خۆم و پیا هەڵدان بە خۆم و باسی ڕازگۆی خۆم و باسی ئەوە ئۆتۆماتیکی نیشانی پرسیار لای بەرامبەر دروستەکە و خاڵێکی ئەوە لای بەرامبەر دروستەکە کە ئایا ئەم شتانی کە من خۆم باسی ئەەکەم هەر بەڕاستی وایە لە ڕەفتارما ڕەنگی داوەتەوە کە قەرار بێتەوە باسی ڕازگۆیی بۆ کەسانی چواردەور بۆ کەسی بەرامبەر بۆ ئەوانە بکەی پێویستەکە لە ڕەفتار و لە هەڵسوکەوت و لە مامەڵەکردنی دروست و جوان تا ڕنگ بداتەوە نەک بەوەی خۆت باسی بکەیت و من بەم شێوازەم و بەو شێوازەمەوە دەبێتە هۆی بێزاری بۆ بەرامبەر لە هونەری گفتوگۆکردن و هونەری دەستپێکردنی قسەیە گرنگە تۆ سەرەتا بە شێوازێکی جوان و بە پرسیارێکی ئاسان دەربارەی کەش و هەوا دەربارەی بارودۆخی ژوورەکە دەربارەی شتێکی سادە و ساکار ئەبێ دەست پێ بکەیت دواتر هێواش بچیتە ناو ئەو بابەتێک کە ئەتەوێ گفتوگۆی لەسەر بکەی و چنێ خۆت قساکەی ئەبێ ئەوەش ماف بدەی بە بەرامبەر ئەوەش ماف بدەی بە کەسانی چواردەورت لەسەر ئەو مۆزوع قسە بکەن نەک هەر خۆت قسەکردنی تا قسەکەری تەواو بیت و هیچ مافێکیش نەدەی بەوان بێگومان ژیان زۆر بوارەگرێتەوە دوجار ئێمە تاکێکین لە ناو کۆمەڵگایە بمانەوە نەمانەوێ پەیوەستین بەو کۆمەڵگەیەوە و پێویستەکە خۆگونجاندنمان هەبێت لەگەڵ ژیانی کۆمەڵایەتیە پێویستەکە کە من مادەم قەرارە لەم کۆمەڵگایە بژی مادەم قەرارە لەگەڵ ئەو خێزانەکانە و ماڵێکم هەبێت لە چواردەوری لە چوارچێوەی ئەم کۆمەڵگایە پێویستە پەیوەست بم بە هەندێک عادات تەقالید پەیوەست بە هەندێک یاسا و ڕێسای کۆمەڵایەتی کە من ئەم یاسا و ڕێسا کۆمەڵایەتیانە پێشێل نەکەم و بتوانم بە جۆرێک مامەڵە بکەم کە جۆرێک لە خۆگونجاندنی تیابێ بۆ ئەوەی دوجار نەبمە سەر ئێشە هەم بۆ خودی خۆم هەم بۆ خودی بەرامبەر بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە من هەر شتێک لە ناو کۆمەڵگەیە باو بوو من بەڕاستی بزانم بەڵکو ئەتوانم لەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستکردنەوەی ئەو ڕەفتارە باوەکە لە ناو کۆمەڵگایە باوە و باش نییە ئەتوانم بە پێچەوانەی ئەوە من
بیسەلمێنم یا ئیسپاتی کەم بە ڕەفتارەکانم بە هەڵس و کەوتەکانم کە من ئەو کردارم پێ قوبوڵ نییە و ئەمەیانی دەکەم بەڵام بە هەر شتێک کە بیکەیت پێویستەکە بە شێوازێکی جوان و هوەری مامەڵەکردنی لەگەڵ بەکاربێنی بۆ ئەوەی تووشی بەریەکەوتن یاخود تووشی ئەوە نەبی لەگەڵ کۆمەڵگەیە کە زڵدایەتیت بکرێت کە عکسایەتیت بکرێت گرنگە ئێمە بزانین چۆن خۆمانە گونجێنین لەگەڵ ژیانی ڕۆژانە لەگەڵ بارودۆخە جیاوازەکان لەگەڵ شوێنە جیاوازەکان و لە هەموو ئەوانەیە جوان مامەڵەکردن مامەڵەیەکی دروست بکەین و بەکارهێنانی وشەی سوپاس بەکارهێنانی وشەی بێزەحمەت بەکارهێنانی وشەی بەیارمەتیت کە ئەم وشانە والەیەکە لە پێشخە ڕستەیەکەوە بەپێی پێویست بەکاربێن طبعا هەر شتێکیش من ئاماژە بەوە بم ئەوم لەبیر نەچێت هەر شتێک ئەگەر زیادە ڕەوی تیا کرا جۆرێک لە تەسەنوعی تیا دروست ئەبێت لەوەی کە ئەم شتە ناڕاستیەکی ئەوەی پێوە دیارە گرنگە هەر یەکەمان پێش هەر یەکێک لەو ڕستانە یا پێش هەر یەکێک لەو کارانە ئەو وشانە بەکاربێنین بۆ ئەوەی بتوانین ئەو شتێک کە ئەمانەیە مامەڵەیەکی دروست و جوانی لەگەڵدا بکەین کەواتە لە ئێستادا و لە سەردەمی ئێستادا تا چەند تەکنۆلۆژیا کاری کردۆتە سەر ئەتەکێتی تاک لە شوێنە گشتەکاندا لە ژینگەدا لە بارودۆخە جیاوازەکاندا طبعا تۆڕ کۆمەڵایەتیەکان و ئامێرە زیرەکەکان ئەتوانم بڵێم کاریگەریەکی ئێجگار زۆری لە کۆی بوارەکانی ژیاندا گرتووە چ بەگات بەوەی ئەبێ کاریگەریەکەی بۆ تاگوە خۆگونجاندنی تاگ لەگەڵ کۆمەڵگایە ئەبێ چەندە زۆر بێ لەبەرەوەی تاک جۆرە لە دابڕانی لێ دروست بووە لە ژیانی کۆمەڵایەتیە و لە جیهانێکی تری تایبەت بە خۆیاژی ئەویش جیهانی تەکنەلۆجیا جیهانی تۆڕە کۆمەڵایەتەکانە کە ئەمەش بێگومان زۆر جیاوازی هەیە جیهانی تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر جیاوازترە لە ژیانی کۆمەڵایەتی و ئەو هاوڕێیانەی کە ئەو هەیەی یا ئەو فانانە ئەوانەی کە هەیەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاوڕێیەتیەکە جیاوازترە جۆرێک لە هاوڕێیەتی بێگیانە جۆرێک لە هاوڕێیەتی بێهەستە هەستەکانی تیا بەکار نایە لەوانەیە من بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ تۆیا قسە بکەم بەڵام لە واقعا بەو شێوازەوانە لەوانەیە من لە مەسجێکە ئەو پەڕی دڵخۆشی خۆم بۆ تۆ دەربڕم بەڵام ڕەنگە لە واقعاوانە بم بۆیە جیهانی تۆڕە کۆمەڵایەتەکان و جیهانی ژینگەی کۆمەڵایەتی لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر جیاوازترە لە ژیانی کۆمەڵایەتی و لە تێکەڵاوی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتەکان لەگەڵمانە بەڵێ ئەفۆ زۆر جیاوازی هەیە و کاریگەری کردوتە سەر طبعا تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەری هەبووە لەسەر مامەڵەکردنمان چۆنیەتی پەیوەندیکردنمان چۆنیەتی هوەری قسەکردنمان گفتوگۆکردنمان و دەربڕینی ڕاکانی خۆمان و مامەڵەکردنمان لەگەڵ چواردەوەر لەگەڵ دایکمان لەگەڵ باوکمان لەگەڵ خێزانەکەمان ئەمانە هەمووی کاریگەری دروست کردووە ئەتوانم بڵێم کاریگەریەکەی نەرێنی بووە وەکو لە ئەرێنی کەمتر فێری هوەری مامەڵەکردن بووین وازانین جیا لەوەش تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەریەکی تری ئەوە بووە لەوەی کە لە هەر لە مناڵیەوە یا هەر لە تەمەنێکی زۆرەوە مناڵەکانمان بە یاری ئەلکترۆنیەکان بەوانە یعنی بە جدی جۆرێک لەوەی کە فێری شەڕانگێزی فێری مامەڵەیەکی توندمان کردوون یا وامان لێ کردوون لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە خێرا ئەیانەوێ بگەن بە شتەکە واتە سەبریان کەم ماوە واتە ئارامگرتنیان کەم ماوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەڵام ژیانی کۆمەڵایەتی بە جدی پێویستی بە قسەی شیرینە پێویستی بە قسەی جوانە پێویستی بە مامەڵەکردنێکی دروستە پێویستی بە سەبر و ئارامیە هەموو ئەمانە توانم بڵێم کە تۆڕە کۆمەڵایەتەکان کاریگەری نەرێنیان خستۆتە سەر تاک بە تاکمان لە کۆمەڵگایە. بەڵێ ئەمە سەبارەت بە تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەمان کاتدا لێرەدا خێزان خۆی چۆن ڕۆڵ ئەبینێت لەوەی کەم منداڵەکەی کە بەرهەمی داهاتی کۆمەڵگایە چۆن ئەو پەروەردە و ئاکارە فێری منداڵەکەی بکات. بەڵێ طبعا یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە من زۆر بەلامەوە گرنگە چونکە پێش ئەوەی بڕواتە خوێندنگە پێش ئەوەی بڕواتە
ڕەوزە یا ناوەندەکانی خوێندن مناڵ لە ناو خێزانەوە لە سەرەتای تەمەنیەوە لە تەمەنی یەک ڕۆژ هەتا تەمەنی 6 ساڵی بە تەواوەتی بەبێ هیچ دابڕانێک لە ناو خێزاندایە. گرنگە خێزان مەبەستەکەی یا ئامانجی خێزان بەستەنیا بریتی نەبێت لە بەخێوکردنی مناڵ، بەڵکو گرنگە ئامانجی خێزان بریتی بێت لە پەروەردەیەکی دروستی خێزان، لە فێرکردنی منداڵ بەوەی کە جوان مامەڵە بکات، لە فێرکردنی ئەتەکیەت لە شوێنەکانە، چونکە ئەگەر لە سەرەتاوە پەروەردەیەکی دروستت کرد، ئەگەر لە سەرەتاوە فێری هەندێک ئاکار و فێری هەندێک لە ڕەوشتی بەرزت کرد، دڵنیام لەوەی کە دواتر گرفتی بۆ دروست نابێت، چونکە لە مناڵەوە بناغەیەکی جوان و بناغەیەکی دروست و گونجاوت فێر کردووە و بە شێوازێکی جوان پێشکەشی کۆمەلگایەکەی. طبعاً دایک و باوک ئەرکێکی زۆر قورس و گران و گەورەیان لەسەر شانە لەوەی کە بزانن چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکانیاکەن و منداڵ چاولێکەری لە دایک و باوک و لە کەسە گەورەکانەکە. ئەگەر ئەوان بە شێوەیەکی دروست، ئەگەر بە شێوەیەکی گونجاو مامەڵەیان کرد، مناڵەکانیش لەسەر هەمان ڕێڕە و لەسەر هەمان شێوە بەردەوام ببنەوە. طبعاً بۆ مناڵی بچووک پێویستەکە لە شتی سادە و ساکارەوە کە فێری سوپاسکردنی کەی، فێری بە یارمەتیتی کەی، فێری ئەمانەیەکی کە ئەمە شتانێکی زۆر زۆر سەرەتاین ئەم مناڵە لەگەڵی گەورە بێت. دواتریش من ئەگەر منداڵەکەی خۆم بۆ شێوازە گەورەکەم، ئەو منداڵەکەی خۆی بۆ شێوازە گەورەکە، یعنی فێری هونەری مامەڵەکردنی کا، فێری ئەتەکێتی بکە، فێری سەرەگرتنی بکە. طبعاً ئەمە زۆر زۆر گرنگە. دوجارە توانین کە من منداڵەکەی خۆم دروست، ئەو منداڵەکەی خۆی دروست، دواترە توانین کەنەوەیەکی دروست و تاکێکی تەندروست پێشکەشی کۆمەلگا بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ خات و کوردە باپیر توێژەری کۆمەڵایەتی کە بشێکی ڕاستەخۆ لە هەڵبجۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ زانیاریەکانت.